بینەرانی بەڕێز سڵاوتەن لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکتر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز و خۆشویست گەیشتمەوە. لە پرۆگرامی ئەم جاردا گفتوگۆکەین لەسەر مژاری ئاین و مرۆڤ و ژیان لەو چوارچێوە شاپرسین وەزیفەی ئاین چییە و ئاین چی پێ بۆ مرۆڤ؟ ئایا پێگەی مرۆڤ چییە لە ئایندا؟ ئایا هۆکارەکانی بێدەسڵاتکردنی مرۆڤ چییە لە ڕێگەی ئاینەوە؟ و هەروەها ڕۆڵی تێگەیشتنی کوردانە چییە بۆ گێڕانەوەی بایەقدان بە ژیان؟ بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی مژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ و کاتی جەنابەت باش. سوپاس مامۆستا دێینە سەر بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش پەیوەستە بە فەلسەفەی ئاینەوە. زۆر کەس ڕەنگە پرسیار بکە بڵێ ئەگەر من ئاینم نەبێت چییە؟ ئایا ئەگەر کەسی ئایندار نەبێت چییە و کەسێک ئایندار چیە؟ وەزیفەی ئاین چی؟ ئایا ئاین بۆ بەختەوری مرۆڤ هاتووە یان ئاین ئەرکێکە بۆ مرۆڤ دروست بووە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. گرنگی ئەم پرسیارە لەوە دەست پێکا کە لە سەردەمی ئەمڕۆماندا هەندێک پێی وایە مەسەلەن ئاین کێشەیە، هەندێک پێی وایە ئاین چارەسەرە، لە هەندێک کۆمەڵگەدا ئاین بۆ بە کێشە، لە هەندێک کۆمەڵگەدا ئاین چارەسەر بووە، بەڵێ لە هندێک کۆمەڵگەشدا ئاین نەکێشەیە و نە چارەسەریشە. ڕاستی لێرەدا ئەمە پێمان دەڵێ دوجار ئاین چییە و تێگەشتی مرۆڤ بۆ ئاین چییە؟ چونکە لە ڕاستیدا ئێمە ئەبێ بەرگری بکەین یان پێشگیری بکەین لەوەی کە کۆمەڵگەی کوردەواری نەخزیێتە نێو ئەم شەڕی کە ئەمڕۆ بە نێوی ئاینەوە دەکرێت لە سەرتاسەری جیهاندا. کەواتە لێرەوە سەوە سەرچاوە دەگرێت دەڵێن ئێستا کۆمەڵگەیەک هەن ئاینیان بە شێوازێک وەرگرتووە وەکو ئەخلاقیات و وەکو کۆمەڵێک ڕەوشی جوان و بەهای باڵا خۆش دەژین. هەندێک کۆمەڵگەمان هەیە ئاینیان تەنها وەکو سروتە ئاینەکان وەرگرتووە وەکو دیمەن و شکلی دەرەوە و هەیئەتی دەرەوە وەرگرتووە و هەر قسەی زۆرە کرێ دەربارەی ئاین و ئەم کۆمەڵگانە دواکەوتون لە ڕاستیدا. یعنی بەمانایەکی تر ئەرێ خەڵک لە وڵاتە ئیسلامیەکانەوە ئەچێ بۆ ئەوروپا لە بەحرە ئەخینچێ و لە دەریای ئەخینچێ بۆی بگا بە ئەوروپا، یا خەڵک ئەوروپا بەجێ دێڵە دێ بۆ وڵاتە ئیسلامیەکە. بێگومان خەڵک لێرەوە ڕاکە بۆ ئەوێ، بێگومان خەڵک لە شوێنی ناخۆشەوە هەڵدێ بۆ شوێنی خۆش. کەواتە ئەوێ بۆ خۆشە و ئێرە بۆ ناخۆشە. لە کاتێکدا هەردەمی هەر کەسکەی تۆڵی کۆمەڵگەی ئێمە مسلمانە و 195 مسلمانە، ئەوە چ حاڵێکە؟ ئەمە ئاینەوەمان لێکە یا تێنەگەشتن لە ئاینە؟ خۆ ئەگە بڵێ لە ئاینش تێنەگەشتوی ئەمش پرسیارێکی ترە هێنێ. ئەرێ ئەم ئاینە چی بوو ئەوە کەستەی ناگا؟ زۆر جارە قسێش دەکرێت کاکە ئەم ئاینە بە جوانی تەطبیق کرێ و بە جوانی لێ تێبگەین وایە ئەی باشە ساڵێ 2 10 20 هزار، یعنی ئەوە خۆمە 1000 ساڵە ئەم جیهانی ئیسلامیە لەم کولە مەرجی و لەم ناخۆشیە ئەژێ. دەبێ ئەم ئاینەش ئەوەندە قورس بێ کە کەس تێی نەگا. ئەوەش قسەیەکی هەڵەیەکە بەڵێم ئاینە زۆر مهمە، ئەم ئاینە هەموو کەس دەی تێناگا. ئەوجە وەڵاگەر هەموو کەس دەی تێنەگا ئەوە ئاین نییە. خدا فەرمی وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر. ئەمەندە ئاسانە ئەبێ هەموو کەس لێی تێبگا. خۆ ئەمە شتێک نییە بڵێ وەڵا نابێ لێ تێبگا. کەواتە لە ڕاستیدا ئەگەر کۆمەڵگەیەک ئاینیشی تێدا نەبێ ژیان هەر ئەڕوا بڕێەوە، کۆمەڵگەیەکیش ئایندار بێ ژیان ئەڕوا بڕێەوە. کەواتە دەبێت لێرەدا ئەبێ ئاین ئیزافەی چی بێ؟ ئەبێ ئاین پرسیار ئەمە من ناتوانم هێشتا وەکو بڵێ لەو ئاستە بم وەڵامێکی کۆنکریتی تەواو بمەوە. ئەڵێم ئەمە دەرگایەکە بۆ زیاتر قسەکردن لەسەری، پرسیارێکی زۆر جەوهەریە. یعنی بەمانەیەکی تر تۆ لێرە کۆمەڵش وەکو چۆنڵێ خەرە بەرباس و لێ کۆڵینەوە. هەموو ئاینەکان لە چەند خاڵێکا کۆکن. یەکەم هەمویان دەڵێن ئەم دنیاە کاتیە ئێمە لە ئیمتیحانێک داین. جا باشە ئەگەر ئێمە ڕاستە لە ئیمتیحان داین، ئەرێ خەڵک نابێ بۆ ئیمتیحان خۆی ئامادە کردبێ، نابێ بۆ ئەوی وەڵامی جوانی ئەو پرسیارانە باتەوە بە چاکی لەو ئیمتیحانە دەرچێ بخوێنێ و ماندوو بێ. دەی باشە ئەو هەموو تەمەڵ و تەوەزەلیە چیە کۆمەڵگەی مسلمان نشینتیایدایە و ئەم هەموو کوشتار و ئەم هەموو درۆکردن و ئەم هەموو چۆن ئەڵێ ناشرینکردنی ژیانە چییە؟ لە کاتێکدا تۆ پێت وایە وەڵا دنیا ئیمتیحانە و الذي خلق الموت والحياة ليبلوكم. أماش زاني الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. أماش حالي امتحانكتا، أما حالي ولا مكانتا. همو أين كان كوكن لسر أو يكلم مروف قورتر لسر أم أرزنية. باشا أجا مروف لمروف قورتر لسر أم أرزنية أين كان كوكن همو يان لسر أم قصية مروف خليفة ولا أرزا خداي قورا أم كوني بيس باردوا. ئیدی بەڕاستی ئەی بۆچی دێتە کوشتن؟ ئەی بۆ ئەم هەموو ئیهانەیە بە ئینسانەکرێ، ئەم هەموو بێڕێزی و بێکەرامەتیەی خاوەن ئاینەکان بۆ بە یەکتر ئەم هەموو بێڕێزی ئەکەن. لە کاتێک هەمووشان دەزانن ئینسان کەرامەتدارە و
نابێ ئینسان بکوژرێ و نابێ ئینسان بێڕێزی پێ بکرێت بەڵێ هەموو ئاینەکان لەسەرەوە کۆکن کە ئەم ئینسانە لەم بوونەوەرەدا پێویست بەوە ئەکا بەلای کەمەوە هەمووی کۆکەیتەوە قورئانیش هەروواڵێ یعنی هەموو شتەلاوەکیەکانی ئاینەکان بخەیتە ئەو لاوە لە کۆتایە سێشتر بۆ دەرەکەوێت من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا ئەم سێشتە کۆی یا کوردکراوە و ناوەڕۆک و کوڕۆکی هەموو ئاینەکان بە ئەرزی و ئاسمانی کە ئاینەکان دەڵێن خدا هەیە ینی باوەڕبوون بە خودایەکی تاقانە لە ئاینەکاندا هەیە لەو لاشەوە بڕوابوون بە ڕۆژی دوایی هەیە لەو نێوانەدا داوای کاری چاکرد لێکن ئێمە خۆی لە خۆیدا شتێکی جوانە کەواتە ئەبێ وەزیفەی ئاین ئەمە بێ ئەبێ وەزیفەی ئاین ئەمە بێ کە لە دوجاردا ژیان هەر ئەڕوا بڕێەوە هەمومان نان دەخۆی هەمومان خواردن و خواردنەوەمان هەیە بەڵام وەزیفەی ئاین ئەوەیە پێمان بڵێ ئیسراف مەکەن لە خواردنداندا بە شێوازێکی ئەخلاقی پێمان بڵێ خەڵکانێکی برسیش هەیە تۆ بەشی دوو کەس مەخۆ بەشی خواردنەکەی تۆ بەشی دوانەکە بەشی دوو کەس بەشی چواریشەکە ئاین ئەم ئیزافەیە بۆ خواردن زیادەکە ئاین ئەم ئیزافەیە بۆ خوارد هەموو کەس دەتوانێت فەرمانڕەوایی بکە ئاین ئەبێ باسی دادپەروەریمان بۆ بکە لە ڕاستیدا دادپەروەریمان فێرکە ئاین ئەبێ وەکو شەکر تامێک بە ژیان ببەخشێ نەک وەک ئێستا ئەم جۆرە ئاینی ئێستا هەیە ژیانی لێتاڵ کردوین لە ڕاستیدا ئاین دەبێ وەکو خوێ تامێک بە ئەو دوای خواردنەکان ببەخشێت تامێک بە ژیان نەک ئەبێ وەک کورداڵێ هەموو شتێ بەخێر خۆش بمانە ئاین نابێ ئەم هەموو شتە زۆرە بێکە عرف و عاداتی هەموو کۆمەڵگەکان کراوە بە ئاین لە هەموو حرەکەت و سەکەناتێکی تۆ دەبێ بە ئاین دوجار ئەو خوێیە زەختت بەرزەکات و ئەتکوژێ ئەمە چی ئەم هەموو باسانەی هێنا ئەبێ کورتی کەینەوە ئەبێ کورتی کەینەوە بڵێن وەزیفەی ئاین کۆمەڵە شتێکە بچین بۆ لای باوکی پێغەمبەران بچین بۆ لای سێ پێغەمبەری دیکە با بە کورتی وا بڵێن بچین بۆ لای باوکی پێغەمبەران بچین بۆ لای ئیبراهیم عەلەیهی سەلام کە هەر سێ ئاینە ئاسمانیەکە وەکو بەلای کەمەوە لەسەری کۆکن کاچی بۆ لای ئیبراهیم دێ یەکەم کارێ دەیکات چییە ئیبراهیم دێت کارێکە دەیکات پشکانی بتەکانە ئەمانە هەمووی مەغزا و ڕەمزن پێمان دەڵێن ئێمە لە ژیانی خۆمانە دەقمان گرتووە بە کۆمەڵێک شتی چەق بەستوو ئێمە ژیانمان بۆ بە شتێکی ڕۆتین ئێمە لەزەت لە ژیان نابین ئێمە لەسەر شتی کۆن دەژین ئێمە ئێستاش لە ئێستادا لە دوێنێدا دەژین ئێمە قسەکانی دوێنێ ئەهێنینەوە بۆ ئەمڕۆ شکانی بتەکان لەلایەن ئیبراهیمەوە هیچ نییە جگەلەوەی پێمان دەڵێ زوو ئەو شتەی دەقتان پێوە گرتووە بیگۆڕن ژیان بە گۆڕانکاریەکانی ئەو جوانە ئەچیتەوە لای موسا عەلەیهی سەلام سحر بەتاڵەکاتەوە ئەوە هیچ نییە جگەلەوەی ڕەمزێکە بۆ ئەوەی کە پێمان دەڵێ ئەو شتانی کە بە چاوی سەردەی بینن زۆرێک لەو شتانی قەناعەتتان پێکردووە بە چاوی سەردەی بینن ئەوانە شتی ڕاستەقینە نین کۆمەڵە وەهمێکە خۆتان بۆ خۆتان ئەوە وێنە گەورەکە نییە ئەوە وێنە ڕاستەقینەکە نییە ئەوە تەواوی وێنەکە نییە ئەوە پارچەیەک لە وێنەکانە ئەمە مانای ئەوەیە خۆ تۆ نابێ بچیتەوە سەرباسی سحر و ساحر و ئەو بابەتانە عیسا عەلەیهی سەلام وەختێک کە دێ لە بێشکەدا قسە دەکا یعنی چی یعنی نەوەیەکی نوێ ئەبێ بەڕێوە بێ بە بەردەوامی بە بەردەوامی ئێمەی بە ساڵاتچوو دەبێ لە خەمی پێگەیاندنی نەوەیەکی نوێدابین قسە بکە لە بێشکەدا لە بێشکەوە قسەی تازەمان بۆ بکە کۆمەڵگەی مرۆڤایەتی پێویستی بە قسەی نوێیە کە مردووەکان زیندوو دەکاتەوە بە ئیزنی خوددا ینی چی ینی زۆر لە ئێمە بەجەستە زیندوین بە ڕوح مردووین لە ڕاستیدا ئەگە بە ڕوح مردوو نەبین چۆن لە ئاستی ئەم هەموو کوشتن و کوشتارەدا ئێمە بەڕاستی ناجۆڵین چۆن قسەیەکمان نییە خۆشمان دەستمان بەو شێوازە بەڵێ مسلمان دەستیشی تێتی کەواتە ئەمە چۆی باسێکە کەواتە لێرەدا ئەمە لە پەیامی عیسا عەلەیهی سەلام ئەمە فێر دەبین وەکو باسمان کرد لە بەرنامەکانی پێشوودا مائیدەیەک و خوانێکە هێنێ و لە دەوریدا کۆبینەوە بیکەین بەجەژن فێری چۆن دەڵێ مێزی گفتوگۆمان دەکا کۆبوونەوەمان دەکا کە موحەممەد دێ عەلەیهی سەلام چیمان فێر دەکا فێری ئەومان دەکا ئەوەڵی ئیقرا و ئاخری ئیقرا ئەوەڵی ئیقرا بسمی ڕەبیکەیە و ئاخریشی ئیقرا کتابەکەیە لە نێوان دوو ئیقرادا کۆمەڵگەی مسلمان نشین لە 133 نەخوێندەوارە هەر خوێندەواری نییە ئومەتێک کە پێغەمبەرەکەی ئەوەڵی ئیقرا و پەیامەکەی ئاخری ئیقراوە کەواتە ئەمە ڕاستیدا بابەتێکن پێمان دەڵێ دوجار دەبێ ئاین کورتکەینەوە ئەوەی باسی ڕاستی و حەقبێژی و حەقمان بۆ دەکا ئاینە ئەوەی کە باسی خۆشەویستیمان فێرەکە خۆشەویستی بۆ هەموو مرۆڤایەتی دیندار و بێدین ئەوەی ناوی مرۆڤە ئەوەی ناوی سروشتە ئەمە بەڕاستی دینە لە هەمان کاتیشدا ئەوەی کە فێری ئەوەمان دەکا ئێمە بە دوای جوانیدا بگەڕین ینی هەر شتێک جوان نەبوو ئاین نییە بە هەزار ناوی ئاینە لێ ناوی هەر هەڵسو و کەوتێک جوان نەبوو ناگونجێ لەگەڵ ئاینە هەر هەڵسو و کەوتێک خۆشەویستی تێدا نەبوو ناگونجێ لەگەڵ ئاینە هەر شتێک ڕاست نەبوو لەگەڵ حەقدا نەبوو ناگونجێ لەگەڵ ئایندا کەواتە دەبێ ورد ئێمە کۆمەڵێک شت لە کۆڵی خۆمان کەینەوە کە دەقی
کۆمەڵگە دەقی پێوە گرتو و پێمان وایمانە ئاینە هەمووی کەلتوری گەلانە هاتووە تێکەڵ بە دین بڵێ جوانە مامۆستاوار خەڵکم بیرە خاتەوە کە ئەڵێ ئاین دەبێ وجدان زیندوو کاتەوە ڕاستە وجدان بمرێنێ ڕاست وکە زۆر میمە بەداخەوە کۆمەڵگەی موسڵمانە وجدان ئەترسێت و لەگەڵ موسڵمانێکە بەداخەوە نازم بەناو موسڵمان کاتێک کە معاملێک لەگەڵەکەی زۆر لێ ترسی ڕاست ئەتە فێڵ لێ بکەیان بەڵێ مە دەست خۆش مامۆستا دینە سەر تەورێکی تر مامۆستا باسی پێگەی مرۆڤەکەین هەر دیسان ئاین بۆ مرۆڤ هاتووە دیارە بۆ شتر نەچووە بۆ مرۆڤ هاتووە مرۆڤ دیار لە قورآنە زۆر ڕێز و پێگەی هەیە ئەم پێگەی مرۆڤ لە چۆ دەرەکەوێت چۆن ئەم پێگەی مرۆڤ بپارێزین لە ناو کۆمەڵگەی موسڵمان و دەرەوەش لە ئاینی ڕاستەقینەدا بە مانای ئاینی ڕاستەقینە کامێ ئەو قسێ ئەمانە هەمووی دەستەواژەن هەموو شەرحی ئەوێ هەمووی شەرحی ئەوێ یعنی لەو کڕۆکەی کە باسم کرد لەو قەناعەتەی من هەمە بۆ ئاین پێگەیەکی باشی بە مرۆڤ داوە ئەبێ مرۆڤ ئەوە بێ ینی مرۆڤ هەموو شتێکە جگە لەوەی خوددا نییە مرۆڤ جگە لەوەی کە مرۆڤ خوددا نییە هیچ لە مرۆڤ گەورەتر نییە لەم بوونەوەرە ئەبێ ئەمە قسە نییە ئەمە نابێت شیعار بێ ئەبێ ئەمە مەشروع بێ ئەبێ ئەمە شیعار نەبێ مەشروع بێ ئەبێ ئەمە دروشم نەبێ پرۆژە بێ کاری لەسەر بکرێن خۆ جیهان ئیسلامی هەمووی واڵێ هەمووی ئەڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڵام تونندڕەوێکی موسڵمان جگە لەوەی شارێک کاهینێکە کوژێ کاهینێک سرە بڕێ بە تەمەنی 86 ساڵی نبینی لە لای مسلمانێک نبینی لە لای دەوڵەتێکی ئیسلامی بەیاننامەیەکی ئیسینکار دەرچێت بۆ ئەو بابەتە ینی بۆ ئەی باشە بۆ شتێکی تر هەیە لە ماڵی خۆی لە کاتێکدا ئەرزی بەخشیەوە بە مسلمانان و بیکەن بە مزگەوت مە بەسم لێرەوەیە یعنی ئەمەی کاڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەدەم بەکو شیعار هەمووی لێن بەڵام ئەلێرەیە وەرە لەسەر کاهینێک وەرە جواب وەرە لەسەر ئاگرپەرستێک وەرە جواب وەرە لەسەر هەموو ئینسانێک وەرە جواب ئەمە مەسلەیەکە بەڵێ لێرە ئەم مەسلەیە زۆر گرنگەکە لە ڕاستیدا پێگەی مرۆڤ دەبێ وابێ دەبێ ئاوها بێ من دەڵێم هەر مرۆڤێک ئاوهای نەگوت ئەوە بەڕاستی من پێم وانە ئەوە ئاین تێگەشت بێ لەبەرەوە لێرەدا بۆ دەرەکەوێت لە ڕاستیدا ئاین هەموو مرۆڤێک بە ڕوحی خوددا دەژێ ثم نفخت فيه من روحي آخر مرۆڤ ڕوحی خودای تێدایە ئەدی لێرە هیچ مرۆڤێک هەیە بەبێ ڕوحی خوددا نییە بێباوەڕیش بێ ڕوحی خودای تێدا کەوا بوو لێرەدا ئێمە ڕێزگرتنمان دەبێ لە ڕوانگەی ئاینەوە بۆ مرۆڤ ئاوا بێ هەموو مرۆڤێک ئیرادەی پێدراوە هەموو مرۆڤێک ئیرادەیەکی پێدراوە خۆی بەو ئیرادەیە خۆی هەر ڕێگەیەک هەڵەبژێری ئارەزوی خۆی تۆ پێی بڵێ ئەو ڕێگەیەکی بۆ دۆزەخ هەر گەورەی مرۆڤ لەوێدایە کە بە ئارەزومەندانە ئەو ڕێی دۆزەقەش هەڵەبژێری گەورەی مرۆڤ لەوێدایە کە ئارەزومەندانە ڕێی بەهەشت هەڵەبژێری نە تۆ زۆری لێ بکەیت و پاڵی پێونیت و بڵێ ئەمە ڕێگەیەکە من پێم وایە ئەو ڕێگەی دەبێ هەڵبژێری ئەم مرۆڤە مافی اختیاری هەیە ئەم مرۆڤە لە نێوان هەموو ئەم قسانەی کە دەکرێت لە نێوان هەموو ئەم پرۆژە و باسانەی کە دەکرێت مافی هەڵبژاردننی هەیە ئەم مرۆڤە خوددا عەقڵی پێداوە جگە لە عەقڵێ مە شتێکمان نییە بۆ ئەوەی ڕاستەقینەکانمان لە دنیادا بۆ دەرکەوێت ئەو ڕاستەقینانەمان بۆ دەرکەوێت هەر ئەم مرۆڤە جارێکی تر ناڵێ هەموو دینەکان ناڵێن مرۆڤ محاسبە دەکرێت محاسبەکردن دلیلی ڕێزلێگرتنە چونکە تۆ کارێکت کردووە بە ئارەزومەندانە خۆت هەڵبژاردووە بە پێی ئەو هەڵبژاردەی خۆت دێتە پرسیار لێکردن و وەڵامدانەوەی پێویستە ئەوە مانای ئەوەیە هەر ئەوە کە ئێمە دەڵێن وەکو مسلمان ختمی نبووەتە ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين ئەزانی ختمی نبووەت ئیدی کە خوددا گوتی پێغەمبەرێکی دیکە نایە مانای چیە مانای وایە گەورەترین ڕێزلێنان لە مرۆڤ گیرا ئیدی ئەی مرۆڤ پێویستیت بە هاتنی پێغەمبەرێکی دیکە نییە ئیدی سەردەمی هاتنی پێغەمبەرەکان پێویستت پێ نییە تەواو پێت گەیشتووە لەو پەیامە زیاتر نییە لەو پەیامە زیاتر نییە من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا تۆ ئیمان بە خوددا و بە ڕۆژی دوایی و ئیدی لەو نێوانەدا کردەوەی چاک ئەوەی کردەوەی چاکمان لێ نەبینی شایدی ئاینداری بۆ نادەین هەموو ئاین بریتە لە کردەوەی چاک ئیمان و عملی صالح هەر ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئاین پێگەی مرۆڤتیایدا بێ هەمیشە دیدگایەکی ئێستا و ئایندەیی هەبێ ئەمە دین نییە تۆ بجێڕێتەوە بۆ ڕابردوو ئەوە دینە ئەگەر شتێکی باش لە ڕابردوو هەیە بیهێنە بۆ ئێرە من مەبەرەوە بۆ ڕابردوو ئەگەر هەموو قسەکانی دوێنێ بە کەڵکی ئەمڕۆم بێ من لە دوێنێدا دەژیم کەواتەگە سێری فکر و یەتەفەکەرونە بکەی لە قورئانە 18 جار وشەی یەتەفەکەرونە تەتەفەکەرونە یەتەفەکەرو تەتەفەکەرو فەکەرە هەمووی کۆکەرەوە لە قورئانە 18 جاراتوە ئەم نسبەی کە خوددا داوێتی بەم فعلە مزارع و چۆنەڵێ فرمانێک بۆ ئێستا یەتەفەکەرونە و تەتەفەکەرونە لەگەڵ فەکەرە ڕابردووە لەم 18ەیە یەک جاری خوددا باسی فەکەرەی کردووە بە ڕابردوو 17 جار لە 18ەکە
باسی بیرکردنەوەی کردووە لە ئێستادا بەڵێ ئەم دەستەواژە قورئانیە پێمان دەڵێ ڕێژەی بیرکردنەوەتان بۆ ڕابردوو یەک بێ ڕێژەی بیرکردنەوەتان لە ئێستا و ئایندە حەفدە بێ ئەدەی مسلمانی ئەم سەردەمە حەفدە جار بیر لە ڕابردووە کاتەوە بەڵێ ئەومان جێڕێتەوە بۆ ڕابردوو یەک جاریش بیر لە ئایندە ناکاتەوە بە پێچەوانی ئەوەی کە خوددا باسی کردووە کەواتە لە ڕاستیدا ئاین ڕاستەقینە بێ پێمان دەڵێ تۆ هەموو شتێکی بەس خوددانی بەس خوددانی تۆ پێغەمبەرنی وایە تۆ پێغەمبەرنی مافی ئەوە نییە بڵێ من پێغەمبەرم مافی ئەوە نییە بڵێ من خوددام ئیدی لەوە تۆ گەورەترین بوونەوەر و ڕێزلێن راوترین بوونەوەی فریشتەکان سوزدیان بەڵێ بوونەوەری سەرشان بۆ کردەوە ئابێ ئاین ئەمە کڕۆکەکەی بێ بەڵێ بەڵێ جوانە مامۆستا دێنە سەر بابەتێکی تر کە پەیوەستە بە ئایدۆلۆژیا عەقیدەی ئیسلامیەوە کە ئەویش مەسەلەی بێدەسەڵاتکردنی مرۆڤ لە ڕووی ئاینەوە ینی زۆر کەس ئەڵێن تۆ پشت بەخوا بەستە و تەواو ئیتر هیچ کارێک مەکە ینی ئەم پێشکەوتنەی کە مرۆڤ هێتی ئێستا جا لەوە ینی مسلمان وا خۆڕایەنەوە کە زیاتر تەوەکولی هەیە پشتبەستنی بەخوا هەیە و لەگەڵ بابەتێکی تر تێگیرە کە ئایا مرۆڤ چۆن دەبێ هەوڵ بدا لەگەڵ ئاین لەگەڵ ئەم مەسەلە قەزا و قەدەر و اختیار و جەبریە تەمان پێویستە بەو لایەنەوە زیاتر ئاینی ئەم سەر تێگەشتنی ئەمڕۆ لە ئاین بەداخەوە تێگەشتنی زۆرینەی ئەمڕۆ لە ئاین تێگەشتێکی مرۆڤ شکێنەرە تێگەشتێکی مرۆڤ شکێنەر یعنی بەمانەیەکی تر ئەمڕۆ ئەم ئاینە خۆشی بووە بە قوربانی ئاین خۆی بووە بە قوربانی دەستی مسلمانی ناتێگەشتو ئەوەی لاتو لە ئەنجامدا ئەم ئاینەی کە ئەمڕۆ پێگوتری ئاینی ئیسلام ئەم جۆرە تێگەشتنی ئەمڕۆ لە ئاستی جیهانە ئەیبینیت و ئەم هەموو کوشتار و ئەم هەموو وەزعی لێکەوتوتەوە لە ڕاستیدا قسەکردنە لەسەر زۆر بوار و فەرامۆشکردنی بوارە گرنگەکانە ئەوەنەی قسە و کتێب نووسراوە لەسەر شکاندنی دەستنوێژ چۆن دەشکێ ئەمەنە قسە نەنووسراوە لەسەر شکاندنی دڵی مرۆڤەکان ئەمەنە قسە نەوتراوە لەسەر شکاندنی کەرامەتی مرۆڤەکان ئەمەندە قسە نەکراوە لەسەر شکاندنی شکۆی ئینسانەکان ئەوەندەی باسدا دەستنوێژ چۆنشکی ئەمەنەی قسە و باس لەسەر شکاندنی ڕۆژوو هەیە ڕۆژوو بەچی دەشکێ و بەچی ناشکێ و بەچی ناشکێ ئەوەندە قسە نییە لەسەر شکاندنی قسەکانی خوددا خۆی شکاندنی قسەکانی خوددا خۆی ئێمە ئێستاکە لە سای ئەم تێگەشتنە لە ئاین وەکو بڵێ قەسابخانەیەکی ڕوحمان هەیە هەموو شتەکان هاتوۆتە دیوی دەرەوە ئاین بۆ بە کۆمەڵە سروتی دەرەکی ئاین بۆ بە کۆمەڵێک هەڵسوکەوت ببوورە کۆمەڵێک دیمەنی دەرەکی ئیدی لە ناخە قەسابخانەیەکیان بە ڕوحی مرۆڤەکان دروست کردووە ئەو ڕوحە تەڕ و پاراوە کوردەواریە قەدیمەی کە باسی لە ئاین دەکرد بە شێوازێک مرۆڤەکانی ڕوحی لە ڕووی ڕوحەوە بەرز دەکردەوە ئەوە نەماوە ئاینی ئەمڕۆ و تێگەشتن لە ئاین قەسابخانەی ڕوحە ئاینی ئەمڕۆ دوکانی نوشتەیە دوکانی نوشتەیە خەڵکی عاقڵ بە حسابی عاقڵ خەڵکی تێگەیشتوویە بەمانەیەکی تر خوێندەوار خەڵکی خاوەن بڕوانامە بە دەوری دوکانی نوشتەکانەوەن ئەچنە ماڵی فلان و فلان و فلان و فلان نوشتیان بۆکە خەڵکی ئەمڕۆ خوددا پێی گوتووە ئەرکانەکانی ئیمان ئەمانن خەڵکی ئەمڕۆ لە جنە ترسێ لە کاتێکدا گە سێری ئاین بکەیت و سێری قورئانەکەی وشەی جن چییە جن یعنی هەموو شتێکی نادیار هێزی جاذبەی ئەرز و ڕاکێشان پێوترێ جن لە زمانی عەرەبی هەر هێزێکی نادیار لە بوونەوەردا کە خزمەتمان دەکاو بۆ خزمەتی ئێمە پێی گوتراوە جن لە سەردەمی پێشودا ناوەکەی وایە ناوەکەی ئاوا هاتووە هەرەو هێزەیە کە خەڵک پێچێتە مەریخ هەرەو هێزەیە کە واک ڕۆکێتەکان نچنە ئاسمان هەرەو هێزەیە خەڵکە باتە سەر مانگ و ئەیهێنێتەوە بەڵام لای ئێمە بۆ بە شتێکی ترسناک لای ئێمە بۆ بە ترساندنی خەڵک لای ئێمە بۆ بە شەولەبان و شەبەح و لای ئێمە مرۆڤەکان خۆیان داوەتە دەستی قەدەرەوە لە کاتێکدا خوددا پێی گوتون هەموو هەڵسوکەوتێک ئێمە خۆمانین دەیکەین وانە خەڵک دەکوژێ دەڵێ قەزا و قەدەر بوو خەڵک لە سیارە لە خەڵک دەڵێ قەزا و قەدەر بوو وانە خەڵک دزیە کاڵێ قەزا و قەدەر بوو قەزا و قەدەری چی خوددا هەموو شتێکی داوەتە دەستی خۆت هاوسەری خۆت هەڵەبژێری ئەم کۆمەڵگەی ئێمە خۆی دەساوەتە هەموو شتەکانەکە کە فاشیل بوو ئەڵێ نسیب بوو ئەمە کەوتە مرۆڤ لەکوێیە مرۆڤ کوشێکە بەدەم باوە ئێستا کە بە ناوی ئاینەوە هەرچیەکە ئەکا فاشیل بوو ئەڵێ ئەوە قسمەت و نسیب بوو کاری خراپەکە ئەڵێ قەزا و قەدەر بوو باش نییە ئەو جا کوشتن و کوشتار و هەمووان بابەتانە ئەکات و هەمووی خاتۆ پاڵی ئاین کەواتە لە ڕاستیدا مرۆڤەکان ڕۆژە لە ڕۆژان مرۆڤێک نوێژی نەکردووە ئارۆزوی خۆیەتی بڕای بە نوێژ نییە کە وەفاتەکە ئیسقات سەڵات و ئیسقاتی بۆکەن پارادەن بە یەکێک کۆڵە نوێژەکانی بۆ بژێڕەوە ئەو نەیویستۆ تۆ ئەمە چی بازرگانیەک ئەیسە بیستوتە حەجی بازرگانی پێیا بووە حەجی بازرگانی هەیە حەجی تیجاری هەیە حەجێکە لە قورعی ئەوقاف ناوت دەرنەچێ یەکێکی تر کۆمەڵێکی کڕیوەتەوە بە هەشتا وەرەقات بن بۆ حەجەوە پێوتری حەجی تیجاری حەجی بازرگانی ئەدەبێ ئەمە هەمووی شێوانی ئیرادەی مرۆڤە کەواتە لێرۆ بۆ دەرەکە لە ڕاستیە دین ئەمڕۆ کۆمەڵێک تەفەڕوعاتی زۆری لێبۆتەوە کۆمەڵێک لق و پۆپەی زۆری لێبۆتەوە دین خۆی ون بووە دین خۆی ون بووە ئەمەی کە هاتووە بە دەستی ئێمە گەشتووە
هەمووی ڕفتار و گفتاری نەتەوەکانی دەور و بەرمان بوو. بەڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە کە تەوری کۆتایی ئەم پرۆگرامەیە کە ئەوش تێگەشتنی کوردانەیە بۆ ئاین دایمە تێگەشتنی کوردانە ژیان دۆستە کەمتر مەرگ دۆستە بەڵام تێگەشتنی غێری کورد بە تایبەتی عەرەب مەرگ دۆستە زیاتر لە پاڵ ئاینەوە مەرگ دۆستە ژیان دۆست بێ بۆچی ئەمە وایە کورد بۆچی وایە و چۆن بیگەڕینەوە ئەم ڕاستە هەمیشە لەم بەرنمەیە کاڵم بە کوردی مەبەستمەکە بەڕاستی قسە لەسەر ئەو بابەتە بکەم بڕوان ئێمە لە ڕاستیدا ئەگە بچینەوە لای شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێ کە لە 1904 لەدایک بۆ لە 1970 وفاتی کردووە ئەڵێ شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێ ئەڵێ بەشێک لە خوداپەرستی من و بەشێک لەوەی من بە دینی ئەزانم ئەم خاڵانەیە ئەبێ ڕاستگۆ بم ئەبێ جانی لێبوردەییم هەبێ ئەبێ کوردایەتی بکەم ئەبێ دادپەروەری پارێزم ئەمە دینە ئەگەر لێبوو ئەمە دینە ئەو شێخ محەممەدی خاڵە بڕوانە مەسەلەن مامۆستا ئیبراهیمی مەردۆخی لە کتێبی تیشکێ لەسەر قورئانی پیرۆز بەسی مامۆستا ناسری سوبحانیەکە زانای ڕۆژهەڵات زانای کوردستانی ڕۆژهەڵات ئەڵێ هەر کەسێک کتێبێکی بنووسایە دەربارەی ئاین مامۆستا ناسر بە ڕەحمەت بێ ئەیگوت تخوا ئەگەر شتێکی تازەت نەوتووە تخوا ئەگەر شتێکی ئیزافی ناڵی نە مسلمان مەشغوڵکە بەم کتێبەوە نە کتێبخانەکانی پێ بگرە نەکاتی خەڵکی پێ بکوژە یخۆی ئەم هەموو تەفسیری قورئانان و شتێکی تازەی نەگوتووە ئەم هەموو فەرمودەی ڕاڤە ئەکرێ شتێکی تازەی نەگوتووە ئەم هەموو ماجستێر و دکتۆرایە شتێکی تازە ناڵێ شتی تازە بە مانای بەڕاستی یا شتێکمان بۆ لادا یا شتێکمان بۆ ڕاستکاتەوە نه هەر شتە کۆنەکان و ئەمە ڕای فلانەوە مژ ڕای فلانەوە مژ ڕای ئەوش ڕایکردنەوە دەی مامۆستا ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ باشی گوت ئاین ینی نیشتیمان یعنی بۆچی تۆ خۆشەویستی نیشتیمان ئاین نەبێ ومە قسەیەک ئاخروانیە من لە کۆمەڵگی کوردەواری ئەمە زۆرە بینین یعنی بڕوانە مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ ئەڵێ نیشتیمان ئەی بربەیانت ڕۆشنی ئیمانمە نیشتیمانەی ئێوارانت خەڵوەتی عرفانمە آخر ئەمە زۆر گەورەیە لەگەڵ هەڵاتنی خۆرا کە تۆ خۆر ڕۆژ بەرزە بێتەوە ڕۆژ ئەبینی و تیشکی ڕۆژ ئەبینی ئەمە بەڕاستی ڕۆشنی ئیمانە ئەم نیشتیمانەی کە خۆری منی تێدا هەڵدێ و لەم نیشتیمانەی منا خۆر هەڵدێ من ڕۆشنی ئیمانم بیرەکەوێتەوە ئێوارانی کە تاریکدا دێ و خۆر ئاوا دەبێ ئێوارانی نیشتیمان خەڵوەتی عرفانە چێتە خەڵوەتی عرفانەوە آخر ئەمە زانەکانی ئێمن چ زانایەکی عەرەب ئەم قسانە ئەکا کامە فقی ئیسلامی ئەم قسانە ئەکا بڕوانە جارێکی تر بۆ وەرە بواری هونەر وەرە بواری وەرزش بڕۆ بواری هونەری ئێستا تۆ هەر کەسێ ببینی کتێبی فقی کورد لەگەڵ گۆرانیە گەورە بووە کورد لەگەڵ مۆسیقایە گەورە بووە کەچی هەموو کتێبە فقی عەرەبیانەڵە گۆرانی حرامە 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 قسەی چێ ئیبن فلان و ئیبن فلان ئیبن فلان نەزانی بۆیە نوتووە قسەکەیان ڕاستە عەرەب غەزوی خەڵکی کردووە کچی خەڵکی ڕفاندووە کردوێتی بە سەبایە اینجا گۆرانیان پێوتووە اینجا کڕیویانە بۆ ئەوەی گۆرانیان پێ بڵێ ئەمە نەک حرام ئەمە تاوانە وانە ئێتەمان لە کتێبە فقەکان دوو کەسی ئاقڵە نووسی حرامە بەڵام ئەم هونەرەی ئەمڕۆ هەمانە ئەمە گۆرانیە ئەمە مۆسیقایە شێخی ئێمە و مەلای ئێمە و زانای ئێمە ئەزانی مینۆڕسکی ڕۆژهەڵات ناسوور مێژونوس ئەڵێ چی ئەڵێ ڕۆژهەڵات دوو کەسی تایە بەڕای من یەک فیردەوسی دوو مەولەوی سەی عەبدوڕەحیمی مەولەوی خۆمان تاوگۆزی ئێ باشە مەولەوی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەڵێ مەولەوی ڕۆژێک لە هەڵەبجە بە تەنیشتی شوێنێک کاراتێ بێ شاییە دوو ڕیز وەستاون شایەکەن ئەڵێ لەم بەرەوە ژنان هەڵەپەڕن لەو بەرەوە پیاوان هەڵەپەڕ لەم بەرەوە ئەو ژنەی کە گۆرانی جەباسی ئەو شیعرەمان بۆ کاڵێم شیعرە چییە کە پیر مامۆستا مەلا عەبدولکەریم شەرحێکە ئەڵێ ئەم شیعرە چیە کاتی خۆی مەولەوی زانای کورد لە شیعرێکە لە دێڕە شیعرێکە ئەڵێ لە سەدای نەبات لە جریوەی فەرەج لەسەر مەلاو شێخ نەماوە حەرەج ئەڵێ ئەوە مەولەوی لە هەڵەبجە بەلای شایەکە ئەڕواسێرەکە لای ئافرەتان هەڵەپەڕن نەبات ناوێک ئافرەتێک گۆرانیان بۆڵێ لەو لاشەوە پیاوان هەڵەپەڕن فەرەج ناوێک گۆرانیان بۆڵێ ئەوە سەدای نەباتەوە ئەوش چریکەی فەرەجا ئەڵێ ئەڵێ لەسەر مەلاو شێخ نەماوە حەرەج ئەم دەنگە خۆشە چییە ئەم گۆرانیە چی ئەگەلێ یعنی ئەمە تێگەشتنی کوردانەیە کەچی ئێستا هونەرە جوانەکان لەونە نەدەست بۆ ڕسم بەرە نەدەست بۆ پەیکەر بەرە نەدەست بۆ شانۆ بەرە هەموو ئەم شتانە حرامەکرێ بە ناوی دینەوە بەس تێگەشتنی زانای ئێمە کە مینۆڕسکی ئەڵێ ڕۆژهەڵات دوانی تایە فیردەوسی و مەولەوی ئەوە قسەی مەولەوی ئێمە من هەموو جاڵێم وەرزش مەلامان هەیە زانامان هەیە بە ناوی ئاینەوەڵێ ئەم مزگەوت داخرێ لە کوردستانە کەچی 5500 مزگەوتیش هەیە ئاڵێ هەر احتیمان بە وەرزش شەدەن لە کوردستانە آخر ئەی بۆ وەرزش بۆ لە دین نەبێ ئەی بۆ وەرزش هۆکارێک نەبێ جا من ئەو وێنەیەکم هێنا بەڵێ 15/4/72 لە دوای 11 ئازار ئەوانە کە کورد جۆرێک لە ئازادی هەبوو ینی وەرزش بۆ بەشێک نەبێ لە دین ئێمە
لە قازی ڕەشاد مفتی گەورەترمان هەبوو لە شاری هەولێر بەڵێ. لە سەردەمی خۆیدا بەڵێ. ئێستش زۆر زانە هەر پێی ناگەن وانە قازی ڕەشاد مفتی لە ساڵەکانی 50 ئەو بووە کەچی دانهێناوە وتار بە زمانی کوردی ئەو بۆ لەسەر چێوی عەرەفە بە کوردی خۆتبەی داوە لە 15 چواری 72 کاتێک کە چالایکی قوتابخانەکانە بێ مەلا بەجبە و مێزەرەوە ئێستاکە کاری واکە مەلا بەجبە و مێزەرەوە لە 15 چواری 72 کاس تەوزیعەکە کەچێکی تر بێڵێ ئەوانە قاچیان ڕوتە و قۆڵیان ڕوتەوە ئەم کوڕانە چۆنە بێ وەرزش وابێ عالمێکی ناسرای قازی ڕەشاد قازی ڕەشاد مفتی لی بپرسن و تاریخی بخوێنەوە ئەوە قازی ڕەشاد مفتیە دێ کاس تەوزیعەکە خەڵات تەوزیعەکە بەسەر براوەی یەکەم و دووەم و سێم لە گۆڕەپان و مەدان لە ساڵی 72 ئەمە تێگەشتنی زانای کوردە کەواتە لە ڕاستیدا ئێمە بۆیە هەمیشە دەڵێن پێویستیمان بە تێگەشتنی کوردانە هەیە لە ئاین بۆ بەرپەرزانەوەی هەموو ئەو تێگەشتە هاوردەکراوانەی کە ئەگەر ئاگادار نەبین ئێمەش تووشی ئەو کێشانەکە کە ئەو دوای جیهانی ئیسلامی پێوە گرفتار بووە. بەڵێ مامۆستا ئەم بابەتە دیارە وەکو بابەتەکانی تر زۆر هەڵک بێت زۆر سپاس بۆ بۆچونەکانی جنابەت بیرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تایرە لەگەڵ پرۆگرامی بە کوردیمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخوای میهرەبانتان ئەسپێرم هەر شاد بن سپاس مامۆستا.